سلااو بەڕێزان، من دکتۆرە فرمێسکم بەڕێوەبەری کلینیکی تەندروستی کواڵتی فارما لە ناو بەرزایەکانی سلێمانی. پێم خۆشە بێتان ڕابگەێنم کلینیکەکەمان لە ئێستادا کراوەیە و لە خزمەت دانیشتوانی بەڕێزی بەرزایەکانی سلێمانیدایە بە سەرجەم پێداویستیە پزیشکیەکان و بە ئاستێکی بەرز و بە نرخێکی گونجاو. لە ئێستایا کلینیکەکەمان پێک هاتووە لە دەرمانخانە و کۆزمەتیکس، تاقیگەی پێشکەوتوو، پەرستاری شارەزا و پزیشکی گشتی کە ڕۆژانە لە کاتژمێریەکی نیوەڕۆوە تا 12 شەو کراوە دەبێت و لە خزمەت چارەخوازاندا دەبێت. بۆ دڵنیاتان دەکەینەوە لە بەرزی کوالیتی بەرهەمەکانمان لە گونجاوی نرخەکانمان لە شارەزایی لە خزمەت گوزاریەکانماندا. گەر ئێوە ناتوانن بێنە کلینیکەکەمان، ئەوە ئێمە بە تیمی پزیشکی گەڕۆک دێنە ماڵەکانتان و تەنانەت دەتوانین لای نەخۆشەکانتان بمێنینەوە.